بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لەگەڵتانەوە ئێستاش کاتی وەرگرتنەوەی وەڵامی پرسیاری ئەو خوێندکارانەیە کاکەتان سەرەتا دێمە لای تۆ پێر وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە ئاراستت کراوە. پێوە یەک پرسیارە ینی ئەوشەوەیە کە پەرلەمان بۆ لاوازە بۆ زەلیلە بەرامبەر بە و پێشلکارانی کە دەکرێت ئەو یاسا باشانە بابڕین باشن دەرەکرێن و پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە، ینی پرسیارێکی زۆر دقیقەوە ئەو پرسیاری ئێمەشە وەکو پەرلەمانتار لە ڕاستیدا پێیوەستە بە ئەوە ئەوەشەکە ئێمە ڕخنەی ئێمە سەرەکی ویستی ئێمە لە چاکسازیدا دەمانێت لە پەرلەمان و دەست پێ بکات، چونکە پەرلەمانێک خۆی نەخۆش بێ خۆی قدرەتی ینی وەزیفەی چاودێریکردن و متابعەکردن نەبێ حتمما ناتوانێت، ینی هەموو جۆمگەکانی تری کۆمەڵگا تووشی نەخۆشی دێت، بۆیە دەبێت هەنگاوی سەرەتا لە چاکسازیەوە بێ و ئەم ڕخنانەی ئێمەش کە قسە لەسەر ئیرادەی پەرلەمانەکەین لەوەیە. ئشکالەت ئەسلەکە لەوەدایە کە پەرلەمان لە مەداری دەسڵاتدا لە سیستەمی حکومڕانی لە هەرێمدا لە هەرمی دەسڵاتدا لە کوردستانە لە خاڵە لاوازەکەی بازن لاوازەکەی دەسڵاتە لە کوردستاندا، یعنی لە پێش دەسڵاتی پەرلەمانەوە چەند دەسڵاتێکی تر دێت، پێش هەموو شتیان دیارە دەسڵاتی حزبە ئیرادەی حزبە تر لە سەرکردەکانەوە مەکتەب سیاسیەکانەوە بێ دواتر حکومەتە وەرگانەکانی ترە کۆمەڵی دەستگا هەیە کە ئەسڵ لە دەرەوەی پەرلەمان و مەرجعیەتی پەرلەمان وەکو ئاسایش وەکو هێزی چەکدار و پێشمەرگەوانە واتە پەرلەمان لە حەڵقە لاوازەکەیەتی حەڵقە لاوازەکەی دەسڵاتە لە کوردستان تا پەرلەمان نەگوێزیتەوە بە گوێرەی پرەنسیپی کاری پەرلەمانی عورفی پەرلەمانی دیموکراسی بنەماکانی دیموکراسی پەرلەمان نەبێتە باوەڕێ حەڵقەی یەکەمی دەسڵات لە کوردستاندا تۆ ناتوانانی پەرلەمان ناچار بکەیت لەوەی کە قدرەتی ڕقابی هەبێت. ئەم پەرلەمانە کە دروست کراوە لە 92 تا ئێستاکە یەک وەزیفەی بۆ دیاری کراوە، ئەوش وەزیفەی شەرعیەتدانە بە کۆمەڵی یاسا ینی تەشریعکردن یا تەشریعاندن کەس وەک باسم کرد سیرە سەتی کاری پەرلەمانیە. وەزیفە گرنگەکانی پەرلەمان هەر لە سەرەتاوە لە 92 تا ئێستاکە مرێنراوە، ینی قۆناغ بە قۆناغ مرێنراوە. ئێستاکە لەم خولە هەزەیەکی تێکەوتووە و قسە و ڕخنەیەکەوەی بەڕێزان باسییان کرد، ئێمەش بە هەمان شێوە لە هەوری ئەوەدان، ینی ئۆپۆزیسیۆن بە حکمەوەی کە کەمینی لە پەرلەماندا تەنها دەتوانێت ڕخنە بگرێت یا ئەو کۆمەڵشتەی تر کە کردوێتی تا ئێستا لە پەرلەمانە دیارە هەوڵەکانی ئەو لە چوارچێوەی فشاردایە، فشارێکی بابڕێن معنەوی مادی بە هەر شێوازێک لە بایکۆتکردن لە قسەکردن لە ڕخنەگرتن لە هەڵدانی چاکسازی لە خستنە ڕووی بەرنامەی چاکسازی گۆڕینی پەیڕەوی ناخۆ سیستەمی کاری پەرلەمانی فشار سەر دەسڵاتەکان بۆ ئەوەی حرمەت بۆ پەرلەمان بگەڕێنەوە و ڕێز لە پەرلەمان بگرن پەرلەمان لە موقع ڕاستەقینەکەی خۆی بن. ئەمە وەزیفەکەی ئێمەیە، دیارە زۆرینە تەحکومەکە لەوەی کە زۆرینە ئیرادەی نەبووە لەوەی کە چاودێری بکات، زۆرینە کە ئەو یاسایی دەرکردو بۆ منە کاری ڕۆژنامەنووسی ڕۆژە لە ڕۆژان ئەو پرسیاری نەکردو ئەو هەموو پێشەلکارە بۆچی لە سایە ئەم یاسایە کرێت کە ئێمە دەرمان کردو لە ژێر مەرجعیەتی پەرلەمان ئەو قدرەتەی نەبووە ئەو وەزیفەی تا ئێستا نەبووە، ینی ئیشی سەرەکی ئێمە لە ئیسلاحی پەرلەماندا کە لەم خولە قسەمان لەسەری کورد بەردەوام ئەوەیە کە ئیسلاحی پەرلەمان بکرێت، ئیسلاحی پەیڕەوی ناوخۆکەی بکرێت، چاکسازی بکرێت لێ بۆی پەرلەمان توانای متابعەکردنی هەبێت، توانای بەدواداچوونی هەبێت، توانای لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانتاران ڕاستەوخۆ بتوانن بە دواداشون بۆ بکێشانە بکەن. لەوانەیە زۆر لە خەڵکی کوردستان نەزانێت کە ئەمە بە عملیەتی جاڵجاڵەوەکەی وا ئەڕوات کاگەر وەڵامی ئەو بەشەی پرسیارەکەشی بیتەوەی ئەو کاکەیە پرسی کە بە قسەتان ناکرێ یاخود ناڕازین بۆ هۆڵەکانی پارلەمان بەجێ ناهێڵن بۆ بایکۆتی ناکەن. وەڵام ئێوە بوونتان بە باشتر دەزان لە وەڵام دایەوە کە ئێمە بوونمان لەوێ لە پێناوی ئەم فشارانەیە قسەکردن لەسەر ئەم هەموو کەم و کورتیانە و ئەم معزڵە ڕئیسەی سەرەکیی پەرلەمان کە هەیەی بۆ چاکسازکردنی. سپاس کاکا کۆ دێمە لای تۆ. بەڵێ ئەو خاتونەوە زەم ناوی شادیخانە پرسیاری کرد لە هەرێمی کوردستان ئازادی تەواوی ڕۆژنامەگەری هەیە نەخێر نییە. ئەگەر ئازادی تەواوی ڕۆژنامەگەری هەبووە ئەو پەرلەمانە شوانە دەبوو و ئەو کەم و کورتیانەش لە حکوومەت و بەڕێوەبردندانە دەبوون و لە هەموو بارەکانی دیکە ژیاندا، چونکو بەڕاستی ئەوەی کە ڕقیب و چاودێرێکی زۆر گرنگە لە پەرلەمانیش گرنگترە ئێستا میدیایە ڕاگەاندنە. ئەوەی کە حکوومەت ئازادی دابێت بە ڕۆژنامەنووسان یاسایەکەیە، بەڵام ئەو یاسایش بەڕاستی جێبەجێ نەکراوە بە تەواوی و ڕۆژنامەنووسان خۆشیان زۆر مقەسرن لەوەی کە یاساکە بە تەواوی جێبەجێ ناکرێت. یەک ڕۆژنامەنووسێک کە لێی دەدرێت ئەگەر هاوڵاتیەکیش بێ نەک ڕۆژنامەنووس بێت، چون ڕۆژنامەنووس وەکو ئەوەیە کە لە ناو وەزیفەدا لێی درابێ موەزەف کە شکایەت دەکات لە کاتی ئەوەی کە لێ درایە لە کاتی دەوامدا عقوبەی ئەو کەسێک کە لێداوە دوو بەرابەرە. ڕۆژنامەنووسیش هەمان حسابی بۆ کرا کە لێی دەدرێت. بەڕاستی ڕۆژنامەنووسان دەبێت شکایەت. سەندیکاش مقەسرە بەڕاستی لەو وارەدا، چونکو من کاتی خۆی لە کۆنگرەش ئەوە وتووە نەبێت ئێستا کە بیڵێم کاتی خۆی دەبواە سەندیکا ڕۆژنامەنووسان بۆ داهاتوش بەڕاستی هەر پێشێلکاریەک دەکرێت وەکو ئەوەی کە
مافی پێدراوە وەکەوەی کە نوێنەراتی ڕۆژنامە نووسان دەکە وەکەوەی کە قانونەکەی لە سندیکا لە پەرلەمان دەرچووە دەبێت بێتە دەنگ و فشار دروست بکات و داوا تەسجیل بکات و داواکاری گشتی هان بدات کە داوا تەسجیل بکات بۆەوەی ئەو پێشەلکاریانە کۆتایی پێبێت مەسەلەی ئەو خوشکەی دیکە کە پرسیاری کرد ئایا ئازادی کارکردنی ڕۆژنامە نووسی هەیە لە کوردستاندا من ناڵێ مەتەواوی هەیە و ینی ناڵێم نیشە بەڵام یەکشت هەیە پێشەلکاریەکان ئەوە باسمان کردن بە درێژی وابزانم ئەوەی کە تۆ مافی وەرگرتنی زانیاریت نەبێ هیچ ئازادیەک نییە هیچ ئازادیەکی ڕۆژنامەگەری نییەتەوە بێ کە ئازادی مافی وەرگرتنی زانیاریت نەبێت ینی زانیاری ئازادی بە چتەوا دەبێت بۆ ڕۆژنامە بە زانیاری تەواو دەبێت کە زانیاری نەبوو نییە ینی کلیمانسۆ دەڵێ کە ڕۆژنامەگەری چییە وەرەقە و حوبرە و زانیاری و ئازادیە کە ئەوانەی تێدا نەبوو کەواتە نوقسانە ئەوەی دیکەی ئەوەی کاکاوە پرسی دەڵێ ئەگەر تۆ پێوەرت ئەوەیە کە ڕۆژنامە داناخرێت لە بەرهەندی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستاندا هەیە نەخر مەبەستی من ئەوە بوو کە لەو خاڵەدا پێشکەوتنێک هەیە ئەو پێشکەوتنێکە و ساندەبیدانی پێدا بنێ بەڵام ئەوەی دیکە کە بۆم باسکردی ئەوەی کە نیشانە ئەوەی کە ئازادیەکەمان نوقسانە ئەوەی کە تاوەکو لێ نەدرێت مەبەستم لەوەشدا هەر ئەوە بوو کە یعنی طبیعەتی ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتیمە شێوەیەکی نوقسانی هەیە ئەوەی کە ڕۆژنامە نووس بەڕاستی نابی بە هیچ شێوەیەک لێ بدرێت بەڵام لە وڵاتیمە کە لێ دەدرێ ئەوە نیشانەی ئەوەیە کە ئازادیەکە نوقسانە ڕۆژنامە نووس لە دنیای بەهۆی ئیشە باشەکانی لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکانی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە لە شتەکانی دیکە بەناوبانگ دەبێت لێرە لە وڵاتیمە بەڕاستی ئەوە هەیە لەوێ ئەوە نییە چونکو قانون حیمای دەکات و مجتەماعیش حیمای دەکات وشیاری کۆمەلگا حیمای دەکات لێرە بەڕاستی لە هەردوو ڕۆوە کەم و کوڕیمان هەیە ئەوەی کە بۆ یاسای کاری ڕۆژنامەگەری جێبەجێ ناکرێت وڵا ئەوە پرسیاری منیشە کە یەکێکەبی جوابم داتەوە وەڵام تەواو بوو دەستخۆش کاک عەدالەت دێمە لای تۆ وڵات سێ پرسیاربوویان کاکەدەکان پرسی هێزەمنیەکان بۆ ڕاناهێنێت لەسەرەوەی مافی ڕۆژنامە نووسان ئاگاداری مافی ڕۆژنامە ڕاستەوەیشەکە لە خەل لە گەورەکان ڕاستی هێزەکانی یاساییشی ناوخۆ تاکو ئێستا ڕەنگە ئەگەر لە حاڵەتێکە بەشێکی زۆری ڕۆژنامە نووسان خۆیان ئاگاداری وردەکاریەکانی ناو یاسای ڕۆژنامە نووسی ژمارەسی پێش نەبن ئەوم پێم وایە بەشی هەرە زۆری ئەگەر نەڵێن هەر هەمویان هێزەکانی یاساییشی ناوخۆ ئاگاداری لە ڕاستیە ئەو ماف و ئەو ئەرکانی ڕۆژنامە نووسان نین یعنی من تەسەور ناکەم ئێستا ئەفسەرێکی هێزەکانی ئاسایش بەوە بزانێت کە لەناو ئەو یاسایە نزیکەی 9 خاڵ یا دەیە پێم وا بێ بەس خاڵبندی هەیە لە بواری حەسانەی ڕۆژنامە ینی حەسانەیەکی ڕەمزی داوە بە ڕۆژنامە نووس بۆ نمونە ڕۆژنامە نووس نابێت دەست بەجێ بژیرێت یعنی نابێت دەست بەجێ بژیرێت یعنی ئللا ئەبێ بە ئەمری حاکم دووەم ئەبێ سندیکا پێشوەخت ئاگادار بکرێتەوە پاشان ئەبێ نوێنەری سندیکا لەگەڵیا بێ لە کاتی لێکۆڵینەوە ئەبێ نوێنەری سندیکا لەگەڵا بێ محامی بۆ گیرا بێ بە هیچ شێوەیە نابێ سجن ینی ئەم وردەکاریانە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەداخەوە ئاگاداری نین بۆیە بەڵێ بێگومان پێویستەکات دنیاک بینیان بۆ بکرێتەوە خول و ینی وەرکشۆپ بکرێتەوە بۆی هوشیار بن بەرامبەر بە مافی ڕۆژنامە نووسان کاکاروان پرسی ئەی ئەو ڕۆژنامە نووسانەی کە بۆ ڕووماڵکردنی ڕووداوێکە چن و لەسەر پیشەکەیان عەزیەتە درێن بێگومان ئەوانە ناچنە هەر ڕوبەڕووی هەر پێشێرکارێک ببنەوە ئەوانە ڕۆژنامە نووسن و ئەو کارە کارێکی مودانە ینی بێ سەرزەنش بێت چونکە تۆ لەسەر پیشەکەت لێت بدرێ ئەو هیچ یاسایەک نییە ڕێگە بدا بە هێزەکانی یاساییش ناوخۆ لە ڕۆژنامە نووسدا بۆیە کە حاڵەتی واڕوودا بێگومان پێشێرکاریەوە چێتە زمینی و پێشێرکارێنەوە کە تۆمارەکرێن خاتوو چاوان وتی هەیە بۆ نمونە باسی پێم وایە باسی مەسەلەی تێکەڵکردنی سیاسەت و کاری ڕۆژنامەگەری کرد ئەزانی ڕۆژنامەگەری تێکەڵە بێ لەگەڵ سیاسەتە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ڕۆژنامە نووس بۆ ئامانجی سیاسی نەڕوە ڕووداوێکی دیاریکرا و ڕووماڵکە واتە بۆ بە منطقی مەسلحەی سیاسی نەڕوە بەڵکو ڕۆژنامە نووس پەیامەکەی ڕوونە بۆ
گەیشتن بەڕاستی بۆ بڵاوکردنەوەی ڕاستی بۆ گەیاندنی زانیاری بە خاوڵاتیان ئەچێ بۆ سەر ڕووداوێک ڕووماڵەکە نەک پێشوەخت قەراری دابێ کە چ قازانجێکی سیاسی لە ڕووماڵکردنی ئەم ڕووداوەیە ئەو ڕۆژنامەنووسی بەم هاجسە و خولیایە واچێتە سەر ڕوودا و ڕۆژنامە نووس نییە بە مانای کلیمە ئەمە درێژکراوەی مەشروعێکی سیاسیەکە لە بواری ئەعلامەوە جێبەجێکە لەبەرەوە جیاوازەکە ئەوەیە ڕۆژنامە نووس ئیشەکەی ئەوەیە بەدوای حقیقەت ئاگەڕێ بەڵام کەس کاراکتەری سیاسیش ئەوەیە بە بیر لە مەساڵحی سیاسیەکە. بەڵێ سپاس کاگەنوەر وەڵامی تۆ هەزانی چی کاگەردگار باشتریشە لەبەرەوەی بەشێکی زۆر پرسیارەکان ڕەبتی هەبوو بە من وەکو سەندیکاش من بە شانازیە زانم کە ئەو ڕخنانە ڕوبەڕووی سندیکاکرێتەوە و خۆشمەوە بە شانازیە زانم کە مرداوامە بم لەسەر ئەم کارەوە ئەم کارە خۆشم هەڵم ژاردەوە و برادرانەی کە چ ئۆپۆزیسیۆنن چ لە دەرەوەی سندیکان چ لە دەرەوەی یەکێتی پارتین شایدیەوە دەن کە من چەند ئاکۆشیم لەوان کردەوە ئاشیکەم و ئەمە نیش نییانی شتێک نییە لە جوێری منەت بێ و من دیسانی ژەواڵێم ئەو پێشەرکاریانەی حکوومەت دەیکە بەڕاستی کارێکە هیچ پاساوی هەڵ ناگرێت و کارێکی خراپەکە و ئەو لێنە پێچینەوەی ئەو خاتونەوتی و ئەوی خوڵ و ڕایەنانیان بۆ ناکەن دیسان خراپ بکەم من ئەوەی کە بمێ لەسەر حکوومەت قسە بکەم ئەوەیە کە حکوومەت بەڕاستی بکەم تەرخەمە و ئەم کەم تەرخەمیەمانایە منی کە من نامەوێت دیفاع لە حکوومەت بکەم و یەکەم زەرمەندی ئەسلی و سەرەکی حکوومەت خودی خۆیەتی لە داهاتوە لەم مەسەلانە بۆ چونکە بانگەشەی ئازادی و دیموکراسیەکە و کاتێک کە بانگەشەی ئازادی دیموکراسی و کاتێک کە یاسایەک دەرکردووە لە پەرلەمان و جێبەجێ ناکەی وەکو پێویست جێبەجێ ناکەی خۆت بەرپرسیارە بیلێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەنی ئەوەی کەس ڕەبتی بە سندیکاوە کاکۆ خۆی کاکە دوو دەورە لەگەڵ من بۆ لە سندیکا هەم لە لیژنەیدا کوچ بۆ لە لیژنە ئینزیبات بووە بۆ ئەم کارانە بکە بە پێویست ئەوش نەی کردووە منیش ڕەنگە کەم تەرخەم بم باڵە بێگومان ئەو دوو بەرابەری من کەم مقەسر بووە و باشێکی تریش لەوانەی کە لە سندیکان و کاک عەدنانیش بۆ منە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسیەوە یونسکۆ لە ناو پەرلەمانی عێراقی داوەتەوە خەڵاتێکی لە ڕۆژنامەنووس عێراقیەکە بەڵام کاک عەدنان ڕۆژە ڕۆژان ناتوێتە ئەم سندیکای ئێمە بڵێ کاکە گیان ئەمە مشکلەتان چییە وەرە کاکە گیان با کەمپینێک بکەین با ئەنجایەک کۆکەینەوە نەخێت لە ناو هۆڵی پەرلەمان نەخێت لە فراکسیۆنی گۆڕان نەخێت لە گردەکە وەرە کاکە گیان ئێوە قسەیەک بکەن ناڕزایەکانی خۆتان دەرببڕن باشە و بە تەنهایەکێتی و ینی من پێم خۆشە کاک عەدنان ینی وا مەسەلەکە وا نەکرێتەوە بە تەنهایەکێتی پارتی بەرپرسن لە هەموو ئەم وڵاتە بە تەنهایەکێتی و پارتی نین و بە تەنها هێزێکی سیاسی نییە و هەمیان بەرپرسن بۆ چووکە بۆ منە لە ڕووداوەکانی حەڤێ شبات حیزبەکەی کاک عەدنان نایڵێ یەک ڕۆژنامەنووسی حیزبی بچێت ئەو منتقەیە تەختیە بکە و چەندین ئەم بەڵگانە ئێستا لە بەردەستمایە ئەلەم کتێبەیە ناوی 20 ڕۆژنامەنووس پێڵم کە یەکێتی و پارتین لیان درراوە سوکایەتیان پێکراوە تەقیان لێکراوە بۆچی لێداون خۆپیشاندەران و ئۆپۆزیسیۆن و گۆڕان باشە ئەمە ناچێتە چوارچێ کاکەنوەر ئەمانە بە بەڵگەی قسەڵێ بە بەڵگە باش دوای حەز ئێستا بۆ دەخوێن واسەکە باشە ئەمە مانایان یەکێتی و پارتی بەڵێ بە وەکو کاک عەدالەتی بەرپرسی یەکەم من لە سیاسەتی وڵاتە و زەرمەندی یەکەمیژە بن لەوەی کە بەردەوام بن لەسەر نەک لەسەر ڕۆژنامەنووسی زیندانی سیاسی کاری ڕۆژنامەنووسی کوشتنی ژنان نازانم ئۆپۆزیسیۆن هەموو ئەمانە بەرپرسی یەکەم و ئەمە من خاڵێکی بۆ معلوماتت ینی یەکەم ئەندام پەرلەمانی لیستی کوردستانیە کە یاسای بەدەستخستنی زانیاری لە پەرلەمان تەراکە یاسایەکە ڕاستە کەم و کوڕیتایە بەڵام یاسایە کە سەرەتایەکە ئەکرێ باشتر بێ و باشتر بێ خۆ ئەمە بەتەنها تۆ گەر چاوەڕێ ئەوە بکەی کە پەرلەمان یا حکوومەت یاسا بەدڵی تۆ دەرکا هەتا ماوی نایبینی و نایکە ئەمە هینی ئەمە تەبیعەتی حکوومەتە يعني محاولەکە کەمترین ئەو شتانە باکە ئەبێتە فشار لەسەری بەڵامەوە ئەرکی ڕۆژنامەنووس و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە و ڕێک ئەرکی هەمومانە و من لێرەوە بۆ نمونە من لە سندیکام دیفاع لەماکەم و من ئەڵەم حکوومەت بەڵێ بەرپرسە هاگەنەوە پێ دوانی ئەوان وەکو فراکسیۆنی گۆڕان خاوەنی ئەم پرۆژەیە بن یاخود ئەم پرۆژە یاسایە بن یاخود نەخێر ڕەشنووسە بن بۆ مافی بەدەستێنانی زانیاری کاک سەردار هەرچی ئەمە یەک دوایەوە مافی بەدەستێنانی زانیاری دوام خاڵێکی تر کە زۆر گرنگە بەتەسەوە یعنی ئەو پێدانوانە بێ سندیکا بتوانێت موعجیزە بخۆڵقێنە لە وڵاتەیە بەڵێ کاگەنوەر من سەبارەت بە کاکاوکار ئێمە ئەوەی کە باس دەکات لەسەر مەسەلەی سنتەری میترۆ گاڵتە بکردن ئێمە سنتەری میترۆ بە هاوکاری خۆمان نەزانین باوە پشی خۆمان نەزانین و ئێمە کاک ڕەحمان و ئەو برادرانە لێ هاوکاری ئێمن پێم وانێ وابێ ئەو مۆزوعانە کاک شوا وایە و تۆ نەوایە وەسو تەفاومێکە و ئێمە پێمان وایە ئێمە هەردووکمان و چەندین ڕێکخراوی تریژەکەی لە کوردستان هەبێ و کاری ڕۆژنامەنووسی بکە
ئەوەی کاری ژە لە حکوومەت گاڵتە بە راپۆرتەکانی مەکە ئەو بۆ چوونی خۆیەتی و حکوومەت تەبیعیە گاڵتە بە شتەکانایکە من یە قسەی هیلاری کلینتۆن پێڵم لەم ئاڵوگۆڕانەی دوایی ئەلیان پرسی بۆچی پشتان کرد لە برا عەرەبەکانتان لە منتقەی بەهاری عەرەبی تێ بە زۆرمان نەسیحەتکردن گویان لێ نەگرتی ئێمە لەسەرمانە بە پلەی یەکەم نەسیحەتی حکوومەتکەین کە ئەم کارانەیەکە خراپە و دەرەنجامەکەی خۆی لێ بەرپرسیارە و تەسەورەکەم خراپتیشە دەیان کەناڵ سووتێنراوە وڵاوە ڕاستە دەیان نییە بەڵام 5-6 کەناڵ سوێنراوە لە منتقەکانی زاخۆ بادینان و NRT و لە گەرمیان ئەمانە بەڕاستی ماوەی ترسینۆکیە یعنی حکوومەت لە باتی بێ پارێزگاری لەم کەناڵە بکە لە کاتێکا مۆڵەتی پێیاوە کەچی بێ بیسووتێنێ و تاوانبارانیشی بۆی دەرچن ئەمە بەڕاستی مەکارێکی مەترسیدارە و خەتەرە و هەر بۆیە ئەڵێن یاساکەوەکو پێویست جێبەجێ ناکرێ و بەڵێ دەیان نمونەی پێشێلکاری هەیە و حکوومەت کردوێتی و بەرپرسە ینی حکوومەت چۆن بەرپرسە وەختێک کە مەفرەزەیە گەنێرێ بۆ خۆپشاندانێک بەڵام دوجا 2 ڕۆژنامەش لێدرێ لە وەڵامی راپۆرتێکی وەزارەتی ناوخۆیە ئەمە وەڵامەکەیەتی ئەڵێ وڵاس ڕۆژنامەسەکان سکاڵیان تۆمار نەکردو کاکە سکاڵ لەسەر چێ تۆمارکە تۆ 200 پۆلیس و ئەسکەرن ناردووە سکاڵ لەسەر چێ تۆمارکە ئەم ڕۆژنامەسە چوزانێ ئەمە چیە تۆ مەفروزە مەسئولی یەکەمی ئەو ئەفسەرە ئەو پۆلیسەکانێری دەستگیری بکەی و لێی پرسی و ئێمە بۆ معلوماتت بە حکوومەت ماوەتوە یەک پۆلیسیش مەگرە یەک ئاسایشیش مەگرە مەی خەرە زیندان تەنها لە موچەکەی سەریمان 5,000 دینار ببڕە ئەمەشی نەکردووە و بۆیە دەڵێم حکوومەت بەرپرسە بەڵێ بەرپرسە بەڵام پێشێلکاریەکان ئەوەی کە بەتەنیا حکوومەت بێ سیارەکانی گەر بە کورتی لە مەسەلەی کە ئەوەی کە کاک کاروان پێم وایە بەڵێکردنەوەی 1200 کەناڵ ئەگە وەکو کاگادنانەڵێ 800 یەکێتی و پارتی بێکەوانیە چ ئامارەکانی لای منەکەوانیە دەلالەتە لە بوونی ئازادی لە وڵاتێکە تۆ لە سووریا بینی جگە لە جەریدەکانی حیزبی عزیز دەرچێ لە کۆماری ئیسلامی ئێرانە بینی لە وڵاتانێکی کە ئازادییانی ئەبینی جەریدەیەکی تر دەرچێنە ئەمە بە خۆی چەمکێکە لە یان ڕەهەندێکە لە ڕەهەندەکانی ئازادی کاری ڕاگەاندن بەڵام ئەمانە فرەکەناڵی و سیستمی دیموکراسی چ پەیوەندیەکیان لە نێوان لە هیچ کوێی دنیا نییە کە کەناڵێک جگە لە کەناڵی دەسەڵات و حکوومەت هەبێ لە وڵاتەکەی ئەگەر دیموکراسی و ئازادی نەبێت یەک وڵاتم پێ بڵێ نیشتیوە و من لەگەڵ ئەو بۆچوونی کاگاخۆش نیم بەڕاستی ڕۆژنامە نووس خۆی لێ درێ بۆی بێ پاڵەوان بە پێچەوانەوە ئەمانە ئەبەرپرسیارەتی بەشێ لە دەستگا ئەمنیەکانی ئێمە کە بەبێ پاساو لە ڕۆژنامە نووسەدا چونکە ئەگەر فەرەزان ڕۆژنامە نووسێک هەڵاکە ئەبێ شکاتی لێ بکە سکاڵای لەسەر تۆمارکە بۆی بچێتە دادگا ئێمە لەگەڵ هەموو ئەو سکاڵانەی کە لەسەر ڕۆژنامە نووس تۆمارەکرێت تا دادگایەک لایەکەتەوە بەڵام لەگەڵ لێدان و کاگەنوەر کەمتر لە سی چرکەتەیە زۆر بە خێرایی تکایە چکە کاتی میوانەکانی تر من دیسانەڵێ یعنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەموو دنیاکە تۆ ڕێکخراوێکم پێ بڵێ هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوی ڕاستنی بلا حدود ڕێکخراوی IFJ ئەمە ڕێکخراوی IFJ ئەمە راپۆرتەکانێتی کاکە ساڵانە بڵاوێکاتەوە بە هەماشی راپۆرتەکەی گەورەترین ڕێکخراوی ڕۆژنامەنووسی نێودەوڵەتیە کە زیاتر لە 160 سندیکای ڕۆژنامەنووسان ئەندامنتیە بەس راپۆرتەکان بڵاوخاتەوە ئەیکاتە بەردەم ڕای گشتی بۆی راپۆرتەکانیان بەرچاوڕوونیە بۆ وڵاتانە بۆی ئەوەی بکەن کە ئاگیان لێنە بۆی پێی هەڵبستن و ئەنجامی بدەن ئێمەش باڵێ بۆ بەرچاوڕوونیە و دوجار لەگەڵ سەرۆکی هەرێم بۆ نمونە قسەمان کردو لەگەڵ وەزارەتی ناخۆ دیسانیش ئێمە بەردەوام تاقیبێک تەبێت لەسەر قسەکانی کاگەنوەر زۆر بە کورتی تعقيبات نك تعقيب بس مباشر نامي قصة سركتاني حرمتي زور بقصة كان الور هي الرصيدة هني الراس كردوه بيستا ما في بدل سناني زانياري عندما يكون لسي كردستاني نيدا أو بيشتري لخلي رابردواك أو كاتهشتا أم فرزانة بوجوران ويكيتي وبشتانا کاک سەردار جهدێکی زۆری کردو و کاتە من سەرنووسەری ڕۆژنامەش بوون زۆری هاوکاریشمان کرد لە ئەوە بەڵام لە ڕاستیدا لەم خولەدا ئێمە پێشکەشمان کردو و فراکسیۆنی گۆڕان پرۆژەکەی کەم کوڕی زۆری تیار لە ڕاستیدا و پێویستی بەدەستکاریکی زۆر هەیە و من ئەسڵەن بە پێویستی نازانم ئەم هەموو یاسایە چونکە لە یاسای ڕۆژنامەنووسیە بەوازحی دیارە ینی ئەو مافێکی بێ ئەم لاولای وەکو ئۆکسجینە بۆ ڕۆژنامەنووس هیچ پێویستی بە یاسایەک نییە بەڵام بەڕاستی ئێمە پێشکەشمان کردووە لەم ئینەدا لە مۆزوعی لە ڕاستیدا يعني بان يعني سنديكا من بداخو يعني لكاتي مناسباتكانا نبيتا داكوكي كاريان بخشينوي بابلين تاوان كاريكان بهموي يعني قصة لسرونية من سنديكاي ڕۆژنامەنووسان بەشێک لە دەسڵاتە زانم يعني سندیکایەکە وەکو کۆمیتەیەک کە مەسەڵەن یەکێتی پارتی بەسەری دازاڵە يعني موسسەیەکی حزبیە لە ڕاستیدا بۆیش نەبوومەتە ئەندامتیایدا بۆیش يعني ئەو شەرعەتی پێ نادەم کە نوێنەرایەتی هەموو ڕۆژنامەنووسان کاری ڕۆژنامەنووسی بکە حرمەتی زۆرمەیە خەڵکی دڵسۆزی تێدایە کەسایەتی بەڕێزی تێدایە ڕۆژنامەنووسی تێدایە بەڵام وەکو مؤسسە قسە لەسەر یەکەم وەکو شخص و کەسایەتەکان قسە لەسەر ناکەم کە نیەتی زۆر گەورە و باشیان هەیە وەکو مؤسسە لە ڕاستیدا بەشێکە لەوە مرکە کە قسەشم لەسەر یەکێتی پارتی کرد
ئەوە دەگرێتەوە قسەی ئەسڵەکەی تر یعنی من وەکو تشخیص یەکێتی پارتی قسم لەسەرەوەی کە مؤسسات لە وڵاتەدا لایەن حزب بۆ کۆنتترۆل کراوە یعنی قسم لەسەر پاشەکشەکردنی مؤسساتی دەوڵەتیە بەرامبەر بە مؤسساتی حزبی بۆ نمونە یعنی بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەوەی کە زۆرتر هینی کردو مەسەر ئاسایش لێرە و لەوێ بینی زۆر مەکتەبی سیاسەکان بڕێوەیە بن یعنی ئاسایشە بێژمەرگەیە هێز دژە تیرۆرە نازام چییە دەمامک لەسەر ئەمانە هەموو لەلایەن کەسایەتی حزبی مؤسسەی حزبی دوا کۆمنتی تۆ بزانم لەسەر ئەوەی پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی چۆنە و دەبێت چۆن بێت گەر زۆر بە کەمتر لە دقەیەک سێ دقە ماوە پەیوەندێکی زۆر خراپە دەکەم پەیوەندێک خراپەکەی لەوەدایە کە هێشتا ئێمە کەلتورێکمان نیە لە ڕێزگرتن لە کاری ڕۆژنامەنووسی و دەسڵات بەرامبەر بەو کارە گرنگانی کە ڕۆژنامەنووسی ئەهلی بە تایبەتش کە کردوێتی لەم ساڵانەدا جۆرێک لە مەناعی بەخۆی داوە و جۆرێک لە سوخرێ بەرامبەر بە کاری ڕۆژنامەنووسی کردو بۆ دەسڵات بەرپرسیارە نەک 100 بەرامبەر بامانە حتمما ئەوەی کە هاوکاران باسییان کردن خەلەلی ڕۆژنامەنووسیە هەمومان نەیزانین هەمومان ڕۆژنامەنووسین لەم قاعەیە بەڵام لە ڕاستیدا بەرپرسیار دەسڵات بەرپرسیارە بەرامبەر ئەو مشتە پاراستنی مافەکان ئەرکەکان واجباتەکان دەسڵات دەبێت پارێزگاری لەمە بکە و خروقاتەکانیش هەیە ئەوش بە یاسا دەبێت چارەسەر بکرێت و ئەگەر تۆ محاسبە بکەیت ڕوحی محاسبەکردن هەبێت ڕۆژنامەنووسێکی جورئەت ناکات مانشێتێکی هەڵە بنووسێت مانشێتێکی متتەڕفانە بنووسێت بەڵام کە محاسبەکردن نەبوو کە لێپێچینەوە نەبوو لە مۆزوعانە حتمما ئەو وەزعەتیش دروست واتە دەسڵات بەرپرسیارە بەمانە کەلتورێکی دروست کردووە کە کەلتوری تحقیرکردنی کاری ڕۆژنامەنووسیە و زۆر جاریش بۆتە ئەوەی فتوادان بۆ توندوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووس زۆر سپاس کاگەدا لە دێمە لای تۆ هەمان پرسیار بۆ تۆ پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات لەم هەرێمە پەیوەندیەکی چۆنە و دەبێت چۆن بێ گەر زۆر بە کورتی وڵا پەیوەندیەکە گرژە ینی وە بێژ بە گرژش بمێنێتەوە تا ماوەیەکی ترێمە هوشیارە بینەوە کە هۆکاری ئەم گرژیە چییە یەکێک لەس هۆکارەکانی ئەم گرژەی کە هەیە لە نێوان میدیا و دەسەڵاتە پەیوەندی بە ململانی نێوان ملیانی سیاسی نێوان هێزەکانەوە هەیە لە ڕاستیە لەبەرەوەی بەشێکی زۆری میدیای کوردی خۆی بۆتە بەشێک لە پرۆژەی ململانەکە ئەمە یەکێک لە هۆکارەکان لە ڕاستی من تۆزە بێ بە سەڕێحی قسە بکەین ڕێگاچارەیەکیش بۆ چارەسەرکردنیەوەیە بێ وشیارەیەکی هاوبەش هەبێ بەرامبەر بە ئەرک وەزیفەی یەکتر چ دەوڵەت بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هوشیار بێت کە ئەمانە وەزیفەیان چییە بۆ ئەوەیە سەرجۆلایان نشکێنەوە هەموو جارێک ئەزیێتیانە لە ڕاستیە و بەر هەمان شێوە ڕۆژنامەنووسانیش بێ بزان وەزیفەی دەوڵەت چییە یعنی کەسێک کە لە بەردەرچی سەرا بێ یان لە هەر شوێنێکی ترا بێ پیاوی دەوڵەتە هێزی چالاکیە بەدەنیەکانە ئەم کەسە چی وەزیفەیە جێبەجێەکە قسەکە لەسەر چییە قسەکە لەسەر کاتێ باس لە هوشیاریەکەین ئەوەیە کە هەندێک جار ئەو هێزانەی کە پێشێرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکەن ئەو هێزە تایبەتمەندە نین کە تەرخان کرا بن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەندێک ڕوودا و یعنی هێزی ترن ئەمە مشکلەکەی بەڵێ پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات پەیوەندیەکی تەندروستە یاخود ناتەندروست و نەخۆشە زۆر بە کوردی تێکەکەم بەڕاستی دەبێ وەڵامی کاک ئەنوەر بدەمەوە من دەزانم ینی کاری کردووە و خۆشیماندی کردووە بەڵام بەڕاستی من لە بیداتەوە لە ناو کاری ڕۆژنامە سندیکادا من پێشنیازم کرد بوو کاتی خۆی کە دەبێت ڕۆژنامەنووس کە لێ درا ئێمە بە دوای دابچین ئەوە یەک دوو ئێمە شوێنێک نیت بۆ تۆمارکردنی ئەو پێشێرکاریانەی کە دەکرێن هیچ سندیکایەکە لە دنیادا بەس تۆمارکرد گروپی فشار نەبی گروپی زەخت نەبی گروپێک نەبی کە ئەو قانونێکی هەیەی دەسەڵاتی پێداوە بە دوای پێشێرکاریەکاندا بچی و نەیکات من لە کاکیانەوە پرس دواتر زۆر کەیس هەبوون کە بەڕاستی من لە کۆنگرەش پێشنیازم کرد کە دەبێت ئەو کەیسیانە بە دواداچوونیان بۆ بکرێ و سندیکا بتوانێت جوابێک بداتەوە پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات کاتەکە تەواو بووە بمبورە من لەوێدا دێمە سەر شتێک کە ویستم باسی بکەم دەسەڵات و فرەیی و ئەو جۆرەشتانە من نمونەی 2005 بۆ دێنمەوە ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنوور کوێتی لە پێش لوبناندانا لە لوبنان ڕۆژنامە زیاتر بوون لە کوێت کەمتر بوون بەڵام ئازادیەکە لە کوێت زیاتر بوو لەبەر ئەوە کوێتی لە پێش لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە لە پێش لوبناندانا بوو فرەیی هەمیشە نیشانەی ئازادی نییە بەڵێ دەستخۆش کاکەن وەرگەر هیچ تاقیبێکتە بێگام لێشتەنووسی زۆر زۆر بە کورتی ئەزانی کاک یعنی ئەوەی کە دیسانێک گروپی فشار کاکە کاگاکۆ دوو دەورە یعنی 8 ساڵ لەم لیژنەیە بووە لەگەڵ ئەم سندیکایە بووە بە تەلەفۆنیش نایە بۆ کۆبوونەوەکان بە تەلەفۆنیش ناهات بۆ کۆبوونەوەکان گروپی فشار چۆن دروست دەبێت بە تەلەفۆن سپاس کاکەن وەر زۆر سپاس
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەوی زۆر سپاسی میوانەکانم بکەم کاک عەدنان عوسمان وەکو ڕۆژنامەنووس و پارلەمانتار، کاک ئاکۆ محەممەد سەرنووسەری هەفتەنامەی ڕوودا و کاک عەدالەت عەبدوڵڵا سەرنووسەری واڵا پرێس و کاک ئەنوەر حسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان و سەرۆکی لیژنەی داکۆکی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان، هەروەها زۆر سپاسی و خوێندکارە خوێنگەرماناکەم کە لە بەرنامەکە ئامادە بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێر و ماڵتان ئاوا بێت.